من چالاکەوان یاخی لە وڵاتی بەریتانیا زیاتر کار لەسەر ئەو کەیسانەیەکەم کەوا بێسەر و شوێنن چارەنووسیان دیار نییە هەیە زیاتر لە 20 ساڵە لە 25 ساڵە بێسەر و شوێن کراوە لەلایەن میلیشیاکانی پارتی و لەلایەن میلیشیاکانی یەکێتی و لەلایەن میلیشیاکانی عێراقەوە بەبێ ئەو شایەت حاڵانەی کامڕۆ هەندێک بەڵگەیان بۆ ناردم سجنێکی زۆر نهێنیمان دۆزیوەتەوە ئەم سجنە ئەکەوێتە نێوان سلێمانی و تاسڵوجە یاخود ئەتوانین بڵێن لە بینی ڕاپەڕین و تاسڵوجە بیزڵبت ئەم شوێنە لە پشتەوەی زیندانی چاکسازی گەورانی سلێمانی ئەمە تاسڵوجەیە ئەمەش سلێمانیە ئەگەر بینی ئەو دوانەوە ئەمەی کە ئەیبینن ئەمە بریتە لە زیندانی چاکسازی گەورانی سلێمانی و ئەمەش بریتە لە ئەمە هەمی لە ناو فەرماندەی یەکێتیایە لە ناو فەرماندەی میلیشەکانی یەکێتیایە ئەمەش بنکەی مەشق و ڕاهێنانی هێزەکانی پۆلیسی سلێمانیە میلیشەکانی پۆلیسی سلێمانی ئەم مانتیقەیە سجنەکە ڕێک ئەکەوێتە ئێرە ئەم سجنە ئەگەر گەورەیکەن ئەم شتە سوورە ئەبین ئەم لۆکیشنە سوورە ئەمە ئاوا ئەڕۆی ئەچیتە پشتەوە واتە دەرگای لە پشتەوەیە ئەم مانتیقەیە واتە ئێرە ئەم مانتیقەیە کە باسیەکەم بە کامێرەیەکی زۆر تەنراوە کەس بۆی نییە بچێتە ئەم مانتیقە هەتا ئەو شایەت حاڵانە کە بۆ منیان گەڕایەوە و بەڵگەکانیان بۆ ناردم وتی شەوانە ئێمە گوێمان لە دەنگی تەعزیبدانی ئەم سجنانە بوو ئەمە بوو ئەم جازانیمان ئەمە سجنی نهێنیە بۆیە ئەوان مۆسیقایان پێ هەڵە کرد ئەو شەوانەی کە تەعزیبی ئەو کەسانەیانەدا لێرە لەم سجنە مۆسیقایان هەڵە کرد لەبەر ئەوەی سەوتی تەعزیبەکە سەوتی ئەو کەسانی کە تەعزیب و ئەشکەنجەیان ئەدەن نەچێتە دەرەوە خەڵکی تر پێی نەزانێ ئەمە یەکێکە لە سجنە هەرە نهێنیەکانی میلیشیاکانی یەکێتی بێتان سیر نەبێ هەتا ئێستش بەدەیەها سجنی نهێنی هەیە هەم لای پارتی هەم لای یەکێتی و ئەو کەسانیشی کە سوکاریان دیار نەماوە فڕێنراوە لەلایەن میلیشیاکانی یەکێتیەوە ئەگەری زۆرە بەشێکیان لێرە بن ڕێک ئێرە ئایا جایتر گەورەیکەم ئەمە چاکساسی گەورانە ئەمە ئەو شوێنەیە کە ئەمە پۆلیس و ئەو بەزم و ڕەزم مەشقی تیاکەن ڕێک لە گۆشەکە ئەمە سجنە نهێنەکەی کاکە ئەم سێج یەک و دوان و سیان ئەم سێجە بەلۆنە ئیتر ئایا ژێرزەمینە لە خوارەوە ئایا نازانم وڵی یعنی شوێنێکی زۆر ئەوەیە ئیلا ئەبێ ڕسمێ بگیرێ ڤیدۆیە بگیرێ لە نزیکەوە ئەگەر کەسێک ڕسمی لا هەبێ ئەگەر ڤیدۆی لا هەبێ لە گۆگڵ ماپە من بەس ئەوەم بەدەست گەیشتووە هیوادارم چالاکەوانەکانی دیکە بگەڕێن شاید کۆ بکەنەوە و کار بکەین پێکەوە بۆ ئاشکراکردنی ئەو زیندانیە نهێنیانەی کە میلیشیاکانی پارتی وەکێتی هەتا ئێستا هەیەە بەجددی ئینسان کە تاوانەیەەکە هەڵەیەکەکە تۆ ئەیبێتە دادگای خۆت حکمێدەی تو کە حکمی تەواو ئیتر بەرەدرێ ئازاد دەکرێت بەس تۆ ماقولێ 20 ساڵ کەسێ بگری بەبێت تاوان 20 ساڵ 25 ساڵ براخۆ ئینسان چنێکەژی کاکە ئەم زوڵمە بۆچی بۆ خاتی ئەڵڵاه تعالی ئەخر ئەم زوڵمە لە پێناوی چییە کاکە ئینسان هەرچیکی کردە بێ هەرچیە کە حکومەکەی درا تەواو وازی لێ بێنێ نەک لە شوێنێکا فڕێ بدرێ بە 20 ساڵ والله نەفرەیە مناڵێ ئەڵێ من براکەم 6 مانگ بووە 7 مانگ بۆ باوکمیان فراندووە ئەو 20 ئەوەنە ساڵە هەتا ئێستا چاوەڕێی باوکیشێتی و 100% باوکیشی لە ژیانە ماوە و لە سنووری سلێمانیایە و لە ژێر دەستی میلیشیاکانی یەکێتیایە بەس نازانین لە چی سجنێکایە چونکە ئەمانەی کە لێرە زیندانین خۆشیان نازانن لە سلێمانین هیچ نازانن هیچ زانیاریان پێ نییە هیچ مافی زیندانی بوونیان نییە تو ئەبێ تەلەفۆنکەی ئەبێ هەر بزانی لەکوێ بەرحەڵ الله تعالی ئەوانە سەر شۆڕ و ڕسواکە کە زوڵمەکەن لەو خەڵکە الله تعالی بە دەردی جەبار فەرمان و جەلال تاڵەبانیان بەرێ ئامین سلام علیکم ورحمة الله